بەڵێ خۆی گۆشەگیری سەر بەڕێز ئاپۆ کارێکی بەڕاستی درەندانەیە و دەوڵەتی تورکیا دەیکا لەبەرەوە لە نێودەوڵەتیە لە مادەکانی 1 19 20 31 جارنامەی نێودەوڵەتیدا کە هەموو زیندانێکی سیاسی بۆی هەیە سەردان بکرێ بۆی هەیە ئاڵگۆڕی قسەکردن و لێدوانی هەبێ بەڵام بەداخەوە دەوڵەتی تورکیا گۆشەگیریەکی توندی لەسەر بەڕێز ئۆژەلان ئەنجام ماوە بۆیە داوا دەکەین لە دەوڵەتی هەموو حەزبە کوردستانیەکان و لە هەرێمی کوردستان و پاچەکانی دیری کوردستان کە یەک بن و کار بکەن بۆ لەسەر ئەم گۆشەگیریە نەمێنێ و داوا بکەن لە دەوڵەتی تورکیا چی دیکە گۆشەگیری لەسەر بەڕێز عەبدوڵڵا ئۆژەلان لاچێت. سیاسەکانی باشووری کوردستان بۆیە دەنگن لەم گۆشەگیریەدا بەداخەوە هەندێک حزبی باشوور گوێڕایاڵی دەوڵەتی تورکیان هەندێک حزبیان گوێڕایاڵی جمهوری ئیسلامی ئێرانن بۆیە لەبەرەوەی کە ئەم حزبانە پابەندی ئەو وڵاتانن وە گۆشەگیری ئەو وڵاتانە دەگرن بۆیە قسەکردنیان سستە یان بێدەنگن لێ. ئێمە وەک نەتەوەی کورد وەک هەستکردن بە مەسئولیەت هەستکردن بە ئەرچی نەتەوایەتی خۆمان بتوانین فشارێکی نێودەوڵەتی فشارێکی ئیقلیمی لەسەر ڕژێمی تورک دروست بکەین بۆ ئەوەی لانی کەم چیتر ئەم گۆشەگیرکردنە ئەم گۆشەگیرکردنەی بەڕێز ئۆژەلان هەڵبیجێرێ. بەڕاستی بۆ خۆت دەزانی کە ڕژێمی تورک گەروە بە دەسەواسان دەستبەرداری ئەم سیاسەتانەی خۆی نابێ پێویستی بە فشاری جددیتر هەیە. پێویستە ئەو هەوڵە ئاشتیانە بخرێتە گەڕ وەکو ڕێپێوان وەکو دەستکردن بە مانگرتنی ئاشتی کۆبوونەوە لە ناڕەزایەتی دەربڕین لە بەردەم بارگای نەتەوە یەکگرتووەکان یا ئەو شوێنانەی کە دەسەڵاتی فشاری زیاتر بابرێن دەسەڵاتی فشاریان هەیە بۆ سەر سیاسەتی ڕژێمی تورک و یاخود لانی کەم ئێمە بتوانین کە ڕێکانی تر ڕێکانی تر بگرینە بەر بۆ ئەوەی ئەو فشارانە دروست بکرێت لە بەرامبەر هەڵگرتنی ئەو نێوەنگیرەی کە بۆ بەڕێز ئاپۆ کراوە. ئەرچی حیزبە سیاسیەکانەوەیە بە ئەرچی نەتەوەی خوا نەسن. ئێمە کە وتمان ئەرچی نەتەوەی وەک هەستکردن بە لێپرسراوێتی نەتەوەیی وەک بۆ هەڵوێز وەرگرتنی نەتەوەیی و ئەرکەکانی خوانیان جێبەجێ بکەن بە دروستکردنی فشاری زیاتر لە ئۆرگانە جیاجیەکانی خۆیانەوە یا لە چالاکی جیاجیەکانی خۆیانەوە بتوانن ئەو سیاسەتەی ڕژێم با بڵێن پوشەڵ بکەنەوە لە بەرامبەر ئۆژەلان.